ئەو گۆرانیە پێشکەشە بە ڕەشەی خۆشەویست و کاکە حەمە بەرزانی و کاکە ئەحمەد قەساب و کاکە هەریادی 99 بەیادی عیسا قەساب عەزیزن. ئەو گۆرانیە سەداوەکاری کاکە هیندادی مام جەوهەری خۆشەویست دەڵێنەوە بەیادی خوا لێ خۆش بوو هونەرمەند ڕۆستەم سابیر ئەم شەوی لە هەموو شەوێ خۆشتر بێ ئینشەڵڵا. بشین پێشکەشە بە کاکە ئیبۆ گەردی بشین قوربانە بە دەی 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 هر سنجاری دەیبینم ڕادەبرێ بەلەنجەیە چاپڕ لەک لە خوێشیرین لێوی پڕ لە خەندەیە خاک بەسەر بێلانە بێ بە جواری تۆ نەژمەیە لە دووری بەژن و باڵات هەوڵم پارچە پارچەیە هەزار ماشەڵا جوانە یاخە کراسی سەفحەیە زۆربەی حەسران دەیبینم لای بازاڕی لەنگەیە قۆڵی پڕ لە بازنە چاوی پڕ لە سورمەیە هەزاری وەک بێلانە ڕۆژانم بەدوای وەیە دەزانم بۆ من نابی ماشەڵا بەدەعیەیە باز دەڵای چی دڵداری حەز و خولیە خۆزگەیە دڵداری ئەو زەمانەی فلیمی بەعاڵقەیە ڕۆژێ دێ کۆتایی دێ ئەو ڕۆیە خوسبەیە دڵ بە دنیا من بەسە هەمووی فشە و گەڵتەیە یەکزاران کە زەبینی لەو شەقام و جادەیە یەکشێ زلی دڕاوە و یەکشێ زلی مارکەیە یەکشێ پیس و نەشرین یەکشێ قۆز و کەشقەیە یەکشێ سەیارەی بەرزە و یەک سەیارەی داشقەیە هیوا دەبینی مەردە و هیوا شەیە گەندەیە پیاو هەیە پێدەکەنێ پیاوی ژەیە تووڕەیە بەرپرسەکان خۆش دەژین پێشمەرگەش لە جەبهەیە چی بکەم لە دەست زەمانە پڕی دز و زەردەیە کەس لەگەڵ کەس ڕاست نییە بەخوای هەمووی سپڵەیە هەندەزارم دەبارێ پارانی بەڕێژدەیە دەستەریە و بەسەی بڕۆم دەرترسێم دوایینەیە هەدوای دەردم لەیلەیە سەمبیل جێگای تۆبەیە دەڕوا وەگمای نەشەیە وە لە بەراومەم کە دەمرم داڵای گۆژە زەردەیە دەستت لەم وەربێرە چی لە زەردێکی هەیە دەستبازی شۆخی یاری هەر وەک عومری چواردەیە باوەلای نەیکەم باری دنیا هەر لەو کاتەیە سڵاو لەم بڕوا سووربێ ڕێزی تایبەتی هەیە سڵاو لەم بڕوا سووربێ ڕێزی تایبەتی هەیە ئەکبارین تەمان درێژ بێ چونکە کچی دیەیە ئەکبارین تەمان درێژ بێ چونکە کچی دیەیە هەموو سەربەندەکانم خۆشیە و ئەحمەدەیە بۆ کا حەمە بەرزانی سڵاو لەو کا حەمەیە بۆ کاک ئەحمەد قەسابە بڕوادە و کەلیمەیە بۆ هەریادی نەوەونۆ ڕێزی تایبەتی هەیە یادی عیسا قەسابە سەروەری بێلانەیە سەروەری بێلانەیە ئای خوایە بوو نابرێتەوە ئەسرینی چاوەکانم هەتا کەی دەبێت دەڕبێ نامە و یادگاریەکانم من لە گێژاوی دووری و بە شێوی چاوەڕوانم هەروەک هێمن و وەژاری ئاوارە چیاکانم تاکەی خەم و مەینەتی دەستخاتە برینەکانم خەم لە شای خۆشیە بۆ تەماڵ و خێزانم ئاخونا ئەو سووتانت گشت پلەی ناو ژیانم بەگەرمای خەم و تاسە من بێستم بریانم هەموم لێ بۆتە خۆزگە حەزوە واتەکانم ئارچی خۆشیان ئێستا کە لێم بۆ برای ژیانم چەندە تا مەزرۆی یارم سەد هێندە پەشیەمانم شۆخی لە ناو دەستم بوو لە گشتی خەونەکانم ڕاپەڕیم لە خەوی خۆش یاریشیان لێ ئەفسانم لە ڕۆژی ڕوون هەست دەکەم لە شەوی تاریکانم بۆچی کەسێک نابیستی گریە و هاوارەکانم
لەگەڵ عشقی ژیانم خەریکی دابڕانم شێخەیە نەجاتمدا لە قەرکەم لە خەنکانم هەتاو خۆشەی دەمرم براگسکێ ڕۆمانم ئەم شۆ لە مامەسێنیان لە دیداری میێوانم چاوم کەرخی شێروانی بەدینم بە ئیمانم شێروانیم زۆر خۆش دەوێن پشتن پەنای ژیانم تا چاخسی بیلا ڕووسا هەر لە کەرخی دەڕوانم کەرخی ئاوام کاودی و بێزار لە نیشتیمانم کەرخی بم بە ئەو دیوە بێزار لە نیشتیمانم سڵاو لە ئیبۆی گەردی مەمنونی گەردیەکانم بۆ کاکمەتی خۆشناوە خۆشناو لە تۆ میێوانم هەڵۆ ئەمری پێم کردووە ئەمری لەسەر سەرانم بەڕابەر لەکی دەڵێم برا گیانی بە ژیانم سڵاو لە کاکە فریاد مەمنونی شێخانیانم سڵاو لە کاکە ئیبۆ بەدینم بە ئیمانم ئەی گەردی 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 ئیبۆ سۆمە چاوانم کوڕانی عازی عەبدوڵاش لە حوسێنی میێوانم سەد سڵاو لە بەشدار و لە حەمەی برای ژیانم سڵاو لە برام دەکەم سڵاو بێ لە شوانم هەزار سڵاو لە شوان بیلبیلەی چاوەکانم سڵاو لە حەمەی بارزانی سوێن بەدین و ئیمانم بۆ ئەحمەد قەساب دەڵێم مەمنونی قەسابانم هەریادین و هەتون و برای گیانی بە ژیانم بۆ عیسا قەساب دەڵێم سوێن بەدین و ئیمانم هەر پایەدار بێ و بژی ڕێزدە بەندەکانم ئەمری حەمە پاقلاوە ئەخەمە سەرچاوانم ژێدێ هیمدادی برام ئەم شۆنە تۆ میێوانم ئەوە بۆ هیمداد مانگو و چۆنەوەش قەیزارانم بەیادی ڕۆستەم سابیر کوانە شێری مەیدانم بەیادی ڕۆستەم سابیر کوانە شێری مەیدانم چۆنەوەش قەیزارن سەرپاکردیە ناغەژان چۆنەوەش قەیزارن سەرپاکردیە ناغەژان بۆ ساتێ لە جێژوەنێ دڵدارت لە خۆتۆرە زانم بریندارانە چۆن یارم لە شارانە هەر دەبێ بیڵێمەوە هەر دەبێ بیڵێمەوە شار بە شار لێرگەڕەهەم لێو تەنجی باڵانەمام چۆن دەبێ نەدبینمەوە ئامێزم گرتوۆتەوە ئارامم بەخۆتەوە ئامێزم گرتوۆتەوە ئارامم بەخۆتەوە هەی هیمداد مرد لە سوێیتەوە هەی هیمداد مرد لە سوێیتەوە قوربانە بم هەرمە شیرینە دڵی شەربەتە جوانە ڕۆزا جەنەتە شیرینە دڵی شەربەتە جوانە ڕۆزا جەنەتە خاچی هەولێرەی پێ بدەن هێشتانی وەقیمەتە خدا پێمانە فەرمێ لە چەندەها ئایەتە کاری ئینسان لە دنیا خوا پەرستی و تاعەتە کەواتەیشی ئێمەش تاعەت و عیبادەتە کەواتەیشی ئێمەش تاعەت و عیبادەتە حەوسەد بەندت بۆ دڵێم بەو کامێرەی هەڵمەتە بەیادی کاک شاڵاوە هەڵپیاوەم بەخیرەتە بەیادی کاک شاڵاوە یادی دەکەم هەڵبەتە یادی دەکەم هەڵبەتە قوربانیە پێشمەرگم ئایدی کاکۆزرەتە قوربانی کاکۆسرەت بم کوڕی ڕۆژی غیرەتە بۆ هیمدادی مەم جەوهەر بۆ هیمدادی مەم جەوهەر ئەو ئاغا تەبیعەتە بۆ هیمدادی مەم جەوهەر ئەو ئاغا تەبیعەتە لە خزمەت و داهەما چاکی بناسن ئەوەتە باندی من و ژیار بندیان وەک فیشەک بە سورقەتە نیشان لە هەر کەس بگرین پێکانی سەد لە سەدە پێکانی سەد لە سەدە چۆنەوەش قەیجارانە سەرپاکت هێنا هەژان چۆنەوەش قەیجارانە سەرپاکت هێنا هەژان بۆ جارێ لە جێژوانێ دڵدارت لە خۆتۆران بۆ جارێ لە جێژوانێ دڵدارت لە خۆتۆران دڵدارت لە خۆتۆران زامم بریندارانە چۆن یارم لە شارانە زامم بریندارانە چۆن یارم لە شارانە هەر دەبێ بێڵێمەوە چۆن دەبێ دێڵێمەوە شار بە شار دێگەڕام لێو تەرکی باڵانەمام شار بە شار دێگەڕام لێو تەرکی باڵانەمام ئارامم بەخۆتەوە تۆم بمشەم بەخۆتەوە هەیبانە مەرم لە سوێتەوە هەیبانە مەرم لە سوێتەوە
بەهاری منی تۆ هیوای شادومانی لە وەرزی هاوینی جوان بۆ من گەڵا و خەرمانی لە پاییزی خەزاندا گەڵای گشتارەکانی لە وەرزی سازی زستان تۆ بۆ من ڕێبەندانی بۆ من هیوا و ئاوات و هەر هەموو ساتەکانی سەر تۆپی هەموو جوانان تاقی لە کوردستانی لە وەسف زمان لاوە لێوەکانم ناتوانی کەویکانی خەزەران لە نێو کەژ و تەنانی هیمدادی مام زەوهەری خۆم دەکەم بە قوربانی هیمدادی مام زەوهەری خۆم دەکەم بە قوربانی من لە ڕێبازی ئەوەم بێلانە خۆی دەزانی هیمدادم زۆر خۆش دەوێ ماچەکەم چاوەکانی سەڵاو لە ئاغای منتک پشت و پەنای هەمووانی مەزید خۆش ناو دەدوێنم ئەو تۆ لە خۆشناوانی یەڵە میمی تادان و بابزانم خۆی نیشانی یەڵە میمی تادان و دەی خۆی بدەن نیشانی سڵاو لە کاکە ڕۆمان سڵاو لە کاکە ڕۆمان سەد سڵاو لە ڕۆمانی کەرخیم گەلە خۆش دەوێ شێروانیە شێروانی دیداری مامەسێنی من لە دیدارم ڕوانی ڕانی عازی عەبدوڵا منیان بێ بە قوربانی هەلەگەڵ شوان شۆفەری لێک نەبن باسانی هەزار سەڵاو لە هیمداد خەمخۆری هەژارانی هیمدادی مام زەوهەری پەنای هونەرمەندانی کاکا حەمەی پاقلاوە چێ دەڵێت و ئاغانی پاقلاوەکەیان خۆشە هەر خۆش بی دەستەکانی سەڵاوێ گەرمەنێرم بۆ کاک حەمەی بەرزانی سەڵاوێ گەرمەنێرم بۆ کاک حەمەی بەرزانی لەگەڵ ئاغای بێلانە بۆوی دەڵێن بە جوانی هەر پایەدار بێ هیمدادە تۆ لە سەیدەکانی هاي سەسا گۆرانی بێژمم فەقەت دێڵم بەنێری سەسا گۆرانی بێژمم فەقەت دێڵم بەنێری سەنگەرم قەت شۆڵیە ڕاوەستاوم وەک شێری هەر بەندی فەرمان و ژیار هەزار معنای دەنێری مەیدان نادەینە دەستی بەشەری هیچ و خوێڕی هەرەوەی بۆ کاکی بۆ گەردیە پێم باشە گوێڕا دێری بۆ کاکی بۆ گەردیە پێم باشە گوێڕا دێری خودا لە منت نەسێنی ئاغای گەلێ دلێری سڵاو لە کاکە داسیار مەشهوری لە هەولێری سڵاو لە کاکە داسیار مەشهوری لە هەولێری بۆ حەمە پاقلاوایە دایم ژیاوە بەنێری بۆ حەمە پاقلاوایە ژیاوە بەنێری کوڕی شەوی تاریکە و دیوێتی تاڵی سوێری گەیشتووە بەم ڕۆژەی کە دوژمن پێی نەوێری کە دوژمن پێی نەوێری هەرەوەی من ترسم لەغا هەیە یادگاریم لا بمێنێ شەویش باوش نەکا پێم وێنەی تۆ بمخەوێنێ لە تاریکی شەوان بم خەیاڵت بمڕفێنێ بمخاتە شوێنی بۆنت تا بەر دەرگای تۆم دێنێ بیرکردنەوە لەوانە ڕۆح لە زەرستەم دەردێنێ ئای ئێستا لە جێگای من چێ دەست بە سوڵدا دێنێ هەناسەم پێ ناسەی تۆ خەمی هیوا دەڕوێنێ ئێستا هینانی ناود خەم دەبەر شادی دێنێ خەمیشن دڵی نایە چاوانم بگریێنێ ئی بۆ چل و پێنج ساردەم بالێ بەزیێنە نێنێ بۆ ڕەزوانی شێروانی ئەو شارە هەموو دێنێ شێروانی هەردەم مەردن بالێم بەزیێنە نێنێ یەڵە میمی تادان و یەڵە میمی تادان و
بەسەر بەرزی بمێنێ چاوم هیوای کۆسرەتی ئەڵڵا لە منی نەستێنێ دڵم هیوای کۆسرەتی ئەڵڵا لە منی نەستێنێ سڵاو لە مامە هیمداد بەسەر بەرزی بمێنێ کوڕەکەی مامە جەوهەری هەولێرێ هەموو دێنێ سڵاو لە مەجیدی خۆشنەو ئەڵڵا لە منی نەستێنێ چاوم ماغای بێلانە بالێم بەزێنە منێنێ بۆ ڕابەر لەگدا دەڵێم ئەو شارە هەموو دێنێ فریا شێخانی مەردە بەسەر بەرزی بمێنێ هەر پایەردار بێ مەجیدی ئەڵڵا لە منی نەستێنێ کوڕەکەی تەحسی خۆشناوی هەولێرێ هەموو دێنێ هیمیمی تادانۆیە و بالێم بەزێنە منێنێ دڵی من ئی بۆ گردی چاوی من ئی بۆ گردی مەرحەبا ئی بۆ گردی ئەی لاڤ یو ئی بۆ گردی ئەم شارە هەموو دێنێ هیمدادی مام زەوهەری خوایە لە منی نەستێنێ هیمدادی مام زەوهەری خوایە لە منی نەستێنێ چاوم حەمەی پاقلاوە هەولێرێ هەموو دێنێ سڵاو حەمەی پاقلاوە باڵی بەخۆنە نێنێ لە چاوم خۆشتر دەوێ بەسەر بەرزی بمێنێ یەڵڵا حەمەی بارزانی هەتۆش نادەکەلێنێ هەرەوەی هاواردا کەوسەی شکرە با پیری سەیدەکانە هاواردا کەوسەی شکرە با پیری سەیدەکانە بەو کتێبە ئاسمانیای کەوا ناوی قورئانە موچە لە کاتی خۆی بێ وەری بگرین مانگانە گوێگرە حەمە پەقلاوە تازەمە و بەندەندانە زۆر بەخێر بێ زرارفۆن پشتیوانی بێلانە زۆر بەخێر بێ زرارفۆن ئەو ڕیشەن لە خۆ جوانە زۆر بەخێر بێ زرارفۆن ئەو تیشێرتە سوورە بە خودای هەر لە خۆ جوانە بۆ مستەفا ساڵۆنە جووت لەگەڵ مامەزانە بۆ زانای کەمالیاتە چونکە خاوەن دووکانە بەزادی خوا پێغەمبەر پڕ لە ئەشیای جوانە سڵاو لە حەمە پاقلاوە تازەمە و بەندەندانە بۆ مستەفای ساڵۆنە تازەمە و بەندەندانە هەڵکەوتووە پیاوانە هەڵکەوتووە کوردانە ڕێزی تایبەتی هەیە لای ئەو ژیار بندیانە هەشت بەندت بۆ دەڵێم بە وەرگەیمان بۆتانە لە خزمەتتاندا هەما دیارە کوڕانی بەتوانە بۆ میمی تادانۆیە بۆ میمی تادانۆیە بۆ میمی تادانۆیە بۆ میمی تادانۆیە ئەویش دۆستی خۆمانە مقعدەت لە کۆنکانە ئەویش دۆستی خۆمانە دەسەدەم بە قورئانە درۆ ناکەم بەو قورئانە ئەو میمی ئەو خۆش دەوێ وەک سۆمایە و چاوانە وەک سۆمایە و چاوانە کەسێکم بەرامبەر هیچ کەس بێوە فەهەمیما من کەسێکم بەرامبەر هیچ کەس بێوە فەهەمیما ئەوەی پشت و پەنام دێ دۆست و پشتیوانیما هاوڕێ گیرفانی کەس نیم من کەسێکی وانیما هاوڕێ گیرفانی کەس نیم من کەسێکی وانیما خیانەت کارکاری منیا هەر لێ شارەزانیما من دژی خیانەت و هاوڕێ بێویژدانیما هاوڕێ گیرفانم زۆر بوو فەرمانی گەرهانیما وام دەزانی کە هاوڕێ و دۆست و برەژیانیما بەڵام ئێستا بۆم دەرکەوت تەنیا هاوڕێ نانیما لە خیانەتی برادەر من یەکەم قوربانیما بۆ کاک میمی تادانۆ من برەها گچکەویما هیمدادی مام زەوهەری هیمدادی مام زەوهەری لەسەر ڕێبازی ویما سڵاو حەمەی پاقلاوە لەو بەندەی لەگەڵویما بەخوا ئەمن محزیدی وەڵڵاهی سەر و ڕیشی کاکە زرار فۆنیما سڵاو لە کاکە فریاد لەو بەندەی لەگەڵویما ئەو جا لەبەر فریادی منیش کوڕە شێروانیما سڵاو لە ڕابەر لەک بێ لەو بەندەی لەگەڵویما بۆ فریادی شێخانی شێخانی شێخانیما هیمدادی مام زەوهەری لەو بەندەی لەگەڵویما هیمداد ئەمر یەکم پێ بکە و من لە دێی ئەمری ویما سڵاو حەمەی برام لەو بەندەی لەگەڵویما کاکە حەمە پاقلاوە ئەو بەندەن لەگەڵوی هەی من حەمەم زۆر خۆش دەوێ دوایە نەڵێن خەشیمە
مقصدي يرقصي به عما أي بات قيمة سوكي هلا مدمنتكم لو بندي لقلبي ما منيش ده تاريخكي والله ما مسيدي ما أو بندي بودني هرم لو بندن لقلبي ما خالص سيروان هربجي من برها قز كيما صلاة ولا خالص سيروان من برها قز كيما بخدوها الرجداد اليم براستي زور مهمة صلاة محمد سنزاوي تاوس في كم مهمة بو محمد سنزاوي لو بنده لقلبي ما صلاة ولا كاك خدورش من برها قز كيما سيروان هر أمر يقدكي من لري أمريما سيروان هر أمر يقدك من لري أمريما هەرەوەی دوێنێ چاوم پێیکەون دەڕۆی لەسەر سەتی چاک و چۆنیم لەگەڵ کرد دەستما کرد بە سوعبەتی دایک و دڵە گیان پێم بڵێ لۆ دەکەی نەعلەتی بۆ هیم دادی مام جەوهەر بە خۆم دەیکەم خزمەتی بۆ هیم دادی مام جەوهەر بە خۆم دەیکەم خزمەتی 200 جار یادی لێبێ بە یادی کاکۆستەتی سەسڵاو لە لیوا ئەیوب لە پێشمەرگەی بەخیرەتی بۆ کاکارم ساڵی بۆ خۆم دەیکەم خزمەتی بۆ کاک شیبان بلباسە کوڕی ڕۆژی هەڵمەتی 700 بەندی بۆ دەڵێم وەک کاک سمایلی ڕەحمەتی بۆ حەمە پاقلاوایە بەخۆ بە جەماعەتی بۆ حەمە پاقلاوایە بەخۆ بە جەماعەتی ئەو شۆوی چینە ناردووە بەدەستی بە بەرەکەتی ئەگەر بە خۆن لێم دووری بدە دەستی هەڵمەتی بدە دەستی هەڵمەتی شوان لنبون الدا هر قريان وشين دكم شوان لنبون الدا هر قريان وشين دكم قليل مرق دم خويني بيم سيرة وجين دكم أميد ما يكبي صار يجيبني دكم يندا شختم بدل ساوريات دكم فرادي سرشيوانم تامز رشير دكم ما مري برين دارم أي كواني أسمركم كاكا حمي باقلاوة دستو تساود ما سكم كاكا حمي باقلاوة دستو تساود ما سكم صلاة حمي باقلاوة من سوم بيقلي دكم ما مكرخي شيرواني جيب قر لبندكم ديداري ما مسيني خومي بفتي دادكم بو روماني روسيا روسيا مردكم بو روماني روسيا جيب قر لبندكم بو روماني بيلاروس ام بندي بيشكش دكم صلاة حمي باقلاوة خومي بقربان دكم دلي من زرار فون من شوم بيدلي دكم الصلاة قرمني أرم أم بندي بيشكش دكم بوكاك زاناي كماليات جيب قران لبان دكم فايا دار بيونا نالي أم بندي بيشكش دكم بو مصطفى سالونا من شوم بيدلي دكم صلاة للرابر لك لكرة لك مردكم ساوم فريا شيخاني ام بندي بيشكش دكم قراني حازي عبد الله صلاة ولا حميدكم بو حسيني براما اي بشدار مردكم ديال الشوان شوفر هرتسا ولا تصدكم سوچي يلمد منتكم من شو بيقل هيدكم كاكا ميمي تادانو خوامي بقربان دكم ميمي داوي ظلمكا يستابو مي دردكم بوكاك حمي بارزاني داوي رح كدريكم
هیمدادی مامزەوەری خۆم بە قوربانی دەکەم هیمداد کوڕێکی مەردە و خۆم بە فیدایە و دەکەم بۆ کاک ئەمەی پاقلاوە لێت بە زیادبی براکەم یاڵە ئی بۆ گەردی ئەی گەردیە مەردەکەم سڵاو ئی بۆ گەردی پێتە نازم بابەکەم وارین تەمەن درێژ بێ ئینشەڵڵا سڵاوت لێبێ هەرەوەی ماچت بۆ من حەڵاڵە پرسیمە لەم مەلایەن ماچت بۆ من حەڵاڵە پرسیمە لەم مەلایەن پێم خۆشە شوان کارێک بم لە دۆڵ و گرد و چیایان هەر مەڕان بەخێو بکەم لەناو پاوەنە و ژیایان چایی بەداری لێنێم دانیشم لەگە برایان لە بەرسەر مەزستانێ خۆم دەمەم بەرپەنایان جامە ماسێکم پێبێ لەگەڵ هێرکە و خوورمایان ئاوی لە کانیان بخۆم دێنێ تەختی پاشایان بەیانیان لە خەوەسم بە قاڕەی مەڕەزایان بۆ کاکەرخی شێروانی باندور بێت لەم بەڵایان بۆ دیدار مامەسێنی ئەوەن دەیڵێم لەلایەن ئەوەن دەیڵێم لەلایەن لێی دەما مۆسا بۆتان لە ڕیزەی مامۆسایان لە ڕیزەی مامۆسایان ئای خەمباریم بێڕادەیە دڵم غەمی نامشۆ فرمێسک دێنە خوارێ چاو بێسری نامشۆ ئای بەردی ڕقی کۆڵانان بۆ سەرسەری نامشۆ مەلی بەختی من هەڵسا ڕوو لە فڕی نامشۆ هەرێ ماڵی دڵوێرانەیە بە گریان و شینەم شۆ ڕیشەی دڵم مەڵکەنا تەواو بری نامشۆ ئیزرائیل ڕوحم ببا کاتی مەرگمام شۆ ئەی یاری جوانم شوودەکە زاڵم بێدی نامشۆ یا ڕەبی یەر بناڵی دوو حەمامی نامشۆ هیمدادی مامزەوەری ڕوحم بە قوربانی تۆ هیمدادی مامزەوەری ڕوحم بە قوربانی تۆ سڵاو لەو کوڕە گەردیا سڵاو لە کاکەی بۆ چاوی من و هەڵمەتی سڵاو میمی تادانەوە سڵاوێ گەرمەنێرم شێروانی بەیادی تۆ بۆ کاکەرخی شێروانی ڕوحم بە فیدا بۆ تۆ دیداری مامەسێنی ئەی کوڕی یازاو لە ڕۆ بۆ ڕۆمانی بیلاڕوس بۆ ڕۆمانی بیلاڕوس ئەی کوڕی یازاوەڵۆ چاوم کەرخی شێروانی هێڵێم بە سڵامەتی تۆ دەچمە خزمەت ئیبۆ ئیبۆ سلو پێنج چاردا سڵاو لە مامە ئیبۆ بۆی بۆ سلو پێنج چاردا ڕوحم بە قوربانی تۆ هەر پایەتدار بێ ڕەزوان بەرزی وێنەی دانەڵۆ بۆ ڕەزوانی شێروانی لاڵبم وات تێگەفتوگۆ سڵاو ئەمەی پاقلاوە ئەی کوڕی ئازە و هەڵۆ محمد حازي عبد الله واديلم بياديتو محمد حازي عبد الله واديلم بياديتو كاك شيفاني بالباص او هات مياديتو بو ارامي صالي حكمتك كيسر بخو صلاو لك كاك شيفان دايبو انك رورو بالباصانم خوش دوين بالباصانم خوش دوين بزارانو كموكو خمزاوي بالباصانم برزن ويني دارلو سەسڵاو لە بێلانا ڕوحم بە قوربانی تۆ چاوم مەحمەدی قەسەب بەرزی وێنەی دانەڵۆ من هونارم خۆش دەوێت کوڕەکەین و هەتونۆ خاڵە وەهاب دەدوێنم وهابین و هەتونۆ بۆ حەلین و هەتونۆ لاڵبم نێگای سڵاو لە کاکاندۆ ئەم بەندە ئەڵێم بۆ تۆ پایەدار بێونە ناڵێ هەزار سڵاو لە جەنگۆ من شێرم زۆر خۆش دەوێ شێرە لەنەو هەتونۆ
هاتۆش وەستی کە فەرمان هونەری نۆوەتونۆ هاتۆش وەستی کە فەرمان کاک عەلی نۆوەتونۆ هاي لفرمان دەیگشتیم بەو کەسەی بەتەنیایە دوو مەنجارێ سەردانکەی 600 پێشمەرگەیتیایە هاي مترجم ئینگلیزیم مێشکم و قاموز وایە جار و باریش پێجەوم کوردیەکەشم بۆ نایە هەرەوەی زەڕب و جوزەن لەم نایە لێی دەدەن لە سەحرایە عەجایب دەنگم نایە تا لێی دەنە گەروایە بەو خاویەی بەکار نایە شعر و کەلیمە و بەسم ڕەزیکەی یەک دەریایە بۆ کاکەرخی شێروانی لەو کاغەزەی نووسرایە هەرچی مامەسێنیە هەر زۆر بن لە دنیایە مام بەسم کاک دیدارە سەرم لەکنی هەڵایە سڵاو لە کاکە ڕۆمان سڵاو لە مامە ڕۆمان بپارێزی ئەو خوایە قاچاقچێ ڕەقەمیەکە ئەو لە بێلاڕوسیایە ئەو لە بێلاڕوسیایە هەر نەفەرێ بنێرێ دوزمەی لە ئەڵمانیایە قاچاقچێ ڕەقەمیەکە بەهێزە و بەتوانایە فەرمان لە خزمەتیایە بەو کەسەی بەتەنیایە دەڵم مامە سیروانە بۆ تۆ ناچێ بەزایە بۆ کاک خدۆڕەش دەڵێم بۆ تۆ ناڕوا بەزایە بەو حەمە سنجاویە و چی سنجاوی دنیایە بۆ کاکی بۆ گەردیە تاڵخەت لە کوێن دەردایە یەندەی فکر لێ مەکە دنیا زۆر بێوەفایە دنیا زۆر بێوەفایە بۆ کاگارم ساڵەیی بۆ کاگارم ساڵەیی لەگەڵ شیفانی برایە بریام قۆڵم نەبا وەک ئارام قۆز بوومایە بۆ کاک شوە شۆفەرە بپارێزێ دەوخوایە بۆ کاک شوە شۆفەرە بپارێزێ دەوخوایە ئەمن لەگەڵ مەشوانە هیچ ماڵم بەش نەکرایە ئەو بیلایە لێ دەکەم ئەم شەو هیچی نەدایە هەموو سەربەندەکانم بۆ حەمە پاقلاوایە هەموو سەربەندەکانم هەموو سەربەندەکانم بۆ حەمە پاقلاوایە لەگەڵ کاک زرار فۆنە بۆم بۆ ناچێ بەزایە هەموو سەربەندەکانم خۆشیە کاک مستەفایە دڵی منە کاک مستەفا دڵی منە خاڵ مستەفا دڵی منە کاک مستەفا سێکونی لەدەستنایە سێکونی لەدەستنایە پڕپڕ لە ڤیدیۆی جوانە بەو کەسەی بەتەنیایە بەو خۆ مۆبایلی دەستی دایکی فەقیری گایە خۆش بێدە و کەمالیاتە من بەسم کاکزانایە خۆش بێدە و شوار برایە خۆش بێدە و شوار برایە لەگەڵ مامەزانایە برا لە پشت برا بێ موقەدەر لە لای خوایە یادی خاڵا مەژاخی بە یادی مامۆسایە یادی مام سەید دەکەم سەد بریا لێرە بوایە دووبەندی بۆ گودوایە دووبەندی بۆ گودوایە سڵاو لە کاکە حەمە مەبەسم پاقلاوایە هەتا سبەی نییە بۆت بڵێم وەڵڵا ناچێ بەزایە بۆ کاک شوە شۆفەرە بۆ کاک شوە شۆفەرە لێت بەزیاد بێ خودایە لێت بەزیاد بێ خودایە سەعاتێکە بۆی دەرێم بەو کەسەی بەتەنیایە 10,000 دانایە بە کارتێ دەیی بدەم هێشتا دوو نیوی مایە حوسێنی حاجی عەوڵا هێشتا سڵەی تومایە هێشتا سڵەی تومایە لەبەر ئەوە خۆشمەوەیە کوڕی حاجی عەوڵایە بەدڵ خزمەتت دەکەم کوڕی حاجی عەبدوڵڵایە لە خزمەتیدا هەمە بپارێزێ دەوخوایە نێرگەل لەی لەدەستنایە هەم شەو لەم کافتریایە هەم شەو لەو کافتریایە بۆ هیمدادی مام جەوهەر هێشتا بەندی تومایە بەیادی کاکۆسرەتە بیپارێزێ دەوخوایە بەیادی کاکۆسرەتە بیپارێزێ ئەوخوایە وەکوو مەڵ جەلال دەیگوت شوێر بەمێسە نەمایە شوێر بەمێسە نەمایە شوێر بەمێسە نەمایە ئەگەر سەفین لە بن بێ یەکێتی لە بن نایە خۆ ئەمنیش یەکێتیمە تا دنیا بە دنیایە تا دنیا
بە دنیایە لە قعدەی پێشوتم هیمداد گەربیرت مایە قعدەی مامە هیمداد بوو بەو کەسەی بەتەنیایە لەوێن دەربوو پێم گوتی من لەم بیرم مایە هەر کارێکت بە من بوو ڕقەمەکەم مدلایە شەو و ڕۆژ فەرقی نییە بەبای خەیاڵمانایە شەش مەغزەن لە خۆم دەدەم دوو ڕوومانەش لەم لایە دێمە پێش دەرگای ماڵتان لە دوا دەبمە حیمایە لە دوا دەبمە حیمایە ئایا تۆپەی مەشکێنی دڵم مەڵخەڵەتاوە هەتاکەی بە کێشەوە سەرت لە من تێکداوە هەستت نەکرد لە ناخە دڵم ماوە سوتاوە ئای ساتێ وەرە بمبینە چاوانم لێ بکەوە دەزانم خۆشتت دەوێم دەزانم ماڵت ئاوە ئای بەڵام ئەوە پێ دەڵێم دڵت خوێنی ئاوە خۆشت دەوێن بەڕاستی و دوورە لە ئینتیحاوە چی بکەم مەیلەکەت خاوە مەیلت بە من نەداوە ئەوەی بزانە ناود لەسەر دڵم نووسراوە سەڵاو لە مام سەید بێ سەڵاو لە مام سەید بێ بەڕاستی زۆر بەناوە ئای سەڵاو لە مازیاخی قوتابخانەی تەواوە خانەی تەواوە زانکۆ و قوتابخانەیە بەوەی کەم بە هەواوە بەڵێ دەرسی من و بێلانەی وەڵاداوە ئای حەمەد پاقلاوە خۆش بێ سڵاو حەمەی پاقلاوە بۆ کاکە زرار بۆن لەوی بێ و سڵاوە بەشدار حازی عەبدوڵڵا مێوی لێرە نووسراوە حەمەد حازی عەبدوڵڵا لەوی بێ و سڵاوە کوڕانی حازی عەبدوڵڵا چی تێیدا مەرد پیاوە هەزار سڵاو دەنێرم ئەلەو هیمدا دەلاوە هەیەر پایەدار بێ بژی بەو کەسەی بە حەواوە سڵاوێ گەرمەنێرم فەرمانجیان چۆن نووسراوە پایەدار بێ خدووە خدووە ڕەش دەدوێنم مێژوو نیشانی داوە کاکە عەمەی سنجاوی بەڕاستی مەرد و پیاوە سیروانی برام مەردە بەو کەسەی بە حەواوە بۆ ئارامی مامبایی لە تۆ بێ و سڵاوە ئای ئەحمەد بیم دەدوێنم کوڕی ڕۆژی تەنگانە کوڕی ڕۆژی تێنگانە مێژوو نیشانی داوە هەر پایەدار بێ و بژی بەو کەسەی بە حەواوە کەینێ حەمە پاقلاوەم ئەبەو دنیای داوە ئای بۆ کاکەئی بۆ گەردی بۆی دەڵێم بەو دوو چاوە ئەمن مەزید خۆش ناوم لە جێگەی سۆمەی چاوە کاکە میمی تادانۆ بۆی دەڵێم بەو دوو چاوە بۆ کاک ئەمەی بارزانی لە تۆ بێ و سڵاوە بۆ کاک میمی تادانۆ ئەزانم مەرد و پیاوە خدوەرەش دەدوێنم بەو کەسەی بە حەواوە هۆگری بێلانە یاخوا بێلانە نەبێ هۆگری ئەم گەنجەلاوە یاخوا بێلانە نەبێ هۆگری ئەو گەنجەلاوە میرانی سنجاویە نێوە کەیوان نووسراوە یادی سەرباز قەرازی دۆستی ژیان بندیانە ئەم هونەرمەندەلاوە ئەی میرانی سنجاوی شۆی زینەداوە ئەمن نازانم فەرمان بۆچی خۆی لە خەداوە میرانم زۆر خۆش دەوێ سنجاویە بەناوە لە کافتریای دیەخان نەم کافتریا بەناوە هیمدادی مام زەوهەری ئەم شۆ بانگەش کراوە هیمدادم دیدی بێلانە خەمم هەموو لێکشاوە سڵاوێ گەرمەنێرم بۆ کاک ئەمەی پاقلاوە ئەی یاخوە لەگەڵ یاخی پیر بیە و گەنجەلاوە یارم هات بۆ پاکانێ سوێندی خوار بە قورئانێ یارم هات بۆ پاکانێ سوێندی خوار بە قورئانێ دەیگوت هەر چەندەت بینم دڵم دێتە جۆلانێ دەیگوت باوکو و دایک و برام هیچیان نابەن ئیمانێ بودی دەرمامە سێنی جەنابی ئەوەتانێ بۆ ڕۆمان ڕووسیا
ڕۆمان رووسیا بەردە خوددا دەیزانێ قاساسیان ڕقەمیەکە خوددا بۆ خۆی دەزانێ ئەو تا کەڵی مەیدانێ بۆکە حەمە پاقراوە هەڵی بەندە نازانێ پێم خۆشە خزمەتت بکەم پێم خۆشە خزمەتت بکەم بەندە قەدرت دەزانێ ئاگای لە کاک زرار بێ ئەو شێخەی لە خەلانێ هاي قايل الزرار فون بي او شيخ خيل الخلانية وهين دادي مبجوهر جنابي وتانية لا خصمت جناب الدم موبايلك دولانية ججنا لكم بودانية بوكاك هو قربي لنا نضينا ونزانية كام دواند لقلبن بصورتي قرآنية بيمند بالعراقو لقش خاكي إيرانية لقش خاكي إيران هاي لملانو لولا ندبم شو خايدو ممكان دبم لملانو لولا ندبم شو خايدو ممكان دبم قرين جازي لسر بيم باشوي ميوان دبم همام دي مام جوهر هم دادي مام جوهر يا أخوة بقربان دبم ئای خۆت دەتگۆ تەنیا بەخۆت تاقانەی لە شارەکەم بێتۆ وەک بریندارێ لە ناخە هاوارەکەم ئای بێتۆ گوڵەیەکی سیسم ئارەزووی بەهارەکەم بێتۆ ئەو ساڵ دۆزەخا سەد خۆزگەم بە پارەکەم ئای چیە کێشە و مەسەلا بۆ لێم تۆرە یارەکەم من لە خەفەتباری هەنێ هەسارەکەم سەر قافڵەی غەمان منم خۆمم خەفەتبارەکەم هەیەوە چەند جارە بشکی دڵە بێ قەرارەکەم ئای بەڵام مەراقڵ نابێ ئای لە دڵە هارەکەم لە دوای تۆ کۆچوونەمان چاو بە خومارەکەم ئای دەبێسی بەسەر بێ دڵە گرفتارەکەم ئای سەڵاوێ گەر من هێرم ئەم بەندێ پێشکەش دەکەم شێروانیم زۆر خۆش دەوێ وا یادی کەرخی دەکەم ئای دیداری مامەسێنی ئەم بەندەی بۆ زۆر دەکەم بۆ ڕۆمانی رووسیا خۆمی بە قوربانەکەم سڵاو ڕۆمانی رووسی ئەم بەندەی پێشکەش دەکەم ڕۆمان بە زەیەکرد بێ بە وەکوانیە داماوەکەم ئای کاکە میرە سنجاوی هەر چاو لە دەستی یەکەم هۆگری بێلانە خۆمی بە فیدا دەکەم سڵاو هۆگر بێلانە ئەم بەندەی پێشکەش دەکەم بۆ کاک ئەمەی پاقلاوە خۆمی بە فیدا دەکەم ئای هیندادی مام زەوهەری بێن دڵی ئەو دەکەم هیمدا داوای دڵم کەی ئێستا بۆتی لێ دەکەم هیمدا داوای دڵم کەی ئێستا بۆتی لێ دەکەم منیش وەکو بێلانەی هیمدا حیمایەت دەکەم ئای شانازیە لە دوای تۆ ببەستم تاخمەکەم ئای سڵاو ئەمەی پاقراوە ئەم بەندێ پێشکەش دەکەم ئی بۆ سلو پێنج سەردا خۆمی بە فیدا دەکەم کاکە ڕەزوان شێروانی ئەم بەندەی پێشکەش دەکەم سڵاو لە مەجید خۆشنا و خۆمی بە فیدا دەکەم ئەم شۆ لەگەڵ بێلانە لە کافتریای دیەمەکەم هەر نەسکی نەرمی منداڵی کەوێ گەردون بەخاڵی دایکەوێ گەردون بەخاڵی دەم کەوتویە لە پاڵی تەگەڵاڵ و کەڕ و کوێربم شەو دەنوی بێ ئاواڵی ماسی کردم یەکجاری لیمۆی زەردی خەڵخاڵی کەوتویە داوی گولەکەت هەتا دەمەری دەرناڵی ئارەقی سینگومەم کرد بەلێ هەوانم ڕاماڵی بەدکاران ماڵیا شێوێ زمانیان گەڕێ وەڵاڵی خۆزگە تۆ بۆ من بایەی شەوێژی بە حەڵاڵی لەیلێ وەکو تۆ نەبوو گەرە مەزنون بۆی دەڵاڵی بۆ ئەحمەد قەسابە بەو بەندەی دەیکەم حاڵی بۆ وەهابی نەوەونۆ عمری بستە سە ساڵی بۆ کاعەلی نەوەونۆ بۆ بەندە پشت و پاڵی لەبەر ژەنگ و شێرەیە هاتومەنە شەمشەماڵی یادی هونەر نەوەونۆ یادی هونەی نەوەونۆ دەڵای ڕۆستەمی زاڵی تەکشور بم لە زیندانە لێرە نیە جێگای خاڵی لێرە نیە جێگای خاڵی
ئەی شەوی شەوگاری ژینم دڵم پڕ ئاهوو دەردا شەوی شەوگاری ژینم دڵم پڕ ئاهوو دەردا غەم بۆتە برا بەشم سوار لای گرتم وەک ناردا دەنانم بێحاڵم بێتۆ ڕەنگەکەم زەردا ئای جارێک بۆ گاسم ناکەی بڵێ سەر لە ماڵمدا بڵێ لێو خەسەر لێوم دەست دە شەمامم مەردا تۆ هەموو کەسی منی شازادەی هەڵبژاردا لە غەم و جوانە جواتر فریشتەی خودا ناردا ئای لە غەم و جوانە جواتر فریشتەی خودا ناردا ئای کاک عەلی نەوەتونۆ ئەزانم گلێ مەردا پایەدار بێ حەما بۆ کاک حەمەی ماس ژێڕاگرا ئەلەم بەردا ژێڕاگرا ئەلەم بەردا سڵاو حەمەی پاقلاوە سڵاو بێ لەو هیمدادا ئای کاک هیمدادی دەدوێنم بۆوی دەڵێم مەم بەندا هیمدادی مەم زەوەر هەتا وەسفی کەم مەردا مەزیدی تەحسی خۆشناو هەر بەیادی مەزیدە محمد عازی عەبدوڵا بەیادی محەممەدا کوڕانی عازی عەبدوڵا وەسفی بەشداری مەردا ئای سڵاو لە ئی بۆ گەردی هەتا وەسفی کەم مەردا چاوم نیمی تادانۆ بۆوی دڵێم مەم بەندە چاوم نیمی تادانۆ سڵاو لەو کوڕە مەردا هاي هزار خۆزگەم بەو کەسەی ئەو شەی بەبووکی دێنی شەوێ هەتا بەیانی لەگەڵ خۆی دەیخەوێنی دەست هەڵاگرم لە باڵای بێلانەمە لە شوێنی تاقە پێکەنینەکەی خەمی دڵ دەڕەوێنی شۆڕەش دەست بە دووعام خواتون لێ نەسێنی بۆ هیمدادی مام جەوهەر پێم دەڵی بێ بەڵێنی بۆ هیمدادی مام جەوهەر مام جەوهەر مام جەوهەر پێم دەڵی بێ بەڵێنی لەمنەوە نەسیحەت بێ تا لە دنیا بمێنی دۆستاتی هەر کەست کرد لەکەی دڵی بشکێنی هەر هەموو کەس خاوەن هەستا کەس لە خۆت نەڕەنجێنی هەر باکت بە دوژمن نەبێ دۆستی خۆت دەرفەوتێنی هەر پشتت بەکێ قایم بێ هەر ئەو پشتت دەشکێنی هەر بەخوا هەر برادەرە ماڵت لێ دەشێوێنی کاری خوددا زۆر سەیرە سرت لێ دەسوڕمێنی خوا غەزەب لە کێ بگرێ باڵی لێ دەڕزگێنی بۆ خدووە ڕەش دەڵێم هەموو ئەو شارەی دێنی بۆ کا حەمە سنجاوی خوددا لە منی نەسێنی بۆ کاک سیروان ڕیشەیە هەتا سەد بمێنی بۆ ئارام بایزە سەر بۆ کەسدا نەروێنی بۆ کاک ئەحمەد بیێمە دەڵی لە بۆ من نەخوێنی بۆ کا ئەحمەد بیم دەڵی لە بۆم نەخوێنی بۆ کا حەمە پاقلاوە مەشهورە لەنگی شوێنی مەشهورە لەنگی شوێنی بە عارەبی پێ دەڵێم ئەڵڵا بالخێر یا عێنی ئەڵڵا بالخێر یا عێنی یا عێنی